لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی لەگەڵ دەستپێکی شەڕی حەماس و ئیسرائیل چەندین جار بنکەکانی هێزەکانی هاوپەیمانان بەتایبەتی ئەمریکا لە ناوچە جیاوازەکان کراونەتە ئامانج لە 19 ئۆکتۆبرەوە تا ئەمڕۆ شەممە 20 جار بنکەکانی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان کراونەتە ئامانج. ئامانجی هێرشەکانی سەر بنکەی هاوپەیمانان و ئەمریکا چیە بەگشتی وەروەها ئەم ئەگەرانە ئەگەر بەردەوام بن بەرفراوانبوونی ئەم هێرشانە کاردانەوەکانی ئەمریکا چی لێ دەکەوێتەوە؟ زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ڕیاض وحێلی شۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڕیاض ئەم کاتت باش. ئەم هێرشانەی کە دەکرێتە سەر بنکەکانی هاوپەیمانان و هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بەگشتی دیارە کە کێ دەیکا بەتایبەتی کە گروپەکانی بەرەی مقاومەی ئیسلامی ئەم هێرشانە دەگرنە ئەستۆ. ئامانجیان چییە؟ ئایا ئەمە پەیوەندی بە شەڕی حەماس و ئیسرائیلەوە هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. بەخشندەم هێرەبان سڵاو لە جەنابەت، سڵاو بۆ بینەرانی کورتسان 24. بەبێ گومان ئەمە پەیوەندی هەیە بە شەڕی حەماس و ئیسرائیلەوە لەبەر ئەوەی کە ئێمە ڕژێمی زیانی کۆمەڵێکی زۆر چەکی زۆر خراپ بەکاردەهێنێت دژی خەڵکی غەزە، هەروەها ڕژێمی زیانی هێرش دەکاتە سەر ناوچەکانی نیشتەجێبوون بە بڕوای من کە لایانی دیکە هاتوون سەر هێڵ بۆ ئەوەی پشتیوانی خەڵکی غەزە بکە، لەوانەیش گروپەکانی مقاومە لە یەمەن و لە عێراق و هەروها حیزب اللهش لە باشووری لوبنان و ناوچەکانی دیکەی سووریا و هەروها ناوچەکانی دیکەش کە دژی ئەمریکان ئەو گروپانە. من پێم وایە کە هەندێک لە گروپەکانی عێراق گروپەکانی سووریا هەڵدەستن بە هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە، چونکە پێیان وایە کە ئەمریکا پشتیوانی سەرەکی لایەنی زایۆنیە لەم شەڕەتە. ئەمریکا کەشتی جەنگی ناردووە بۆ دەریای ناوەڕاست بۆ پشتیوانیکردنی ئیسرائیل. ئەم هێشانە بۆ سەر بنکەکانی ئەمریکا دەکرێت نامەیەکی ئاگادارکردنەوە بێت بۆ ئەمریکا بۆ ئەوەی کە پشتیوانی زیاتری لایەنی زایۆنی نەکات. هەروەها پێم وایە کە ئەو بڕیاری کە لایەنی مقاومەت داوێتی بۆ هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا ڕەنگە لەلایەن گروپی مقاومەوە هێرشی زیاتر بکرێتە سەر بنکەکانی ئەمریکا، تەنانەت ئەگەری هێرش بکەنە سەر خودی ئیسرائیلیش. ئەمە کردەوەیەکە کە بەردەوامی پێدرێت لەلایەن بەرەی مقاومەوە، وەکو جەنابی حەسەن نەسڕڵڵا دوێنێ ئاماژەی پێدا کە بەرەی مقاومەی عێراقی هەڵستاون بە هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا، تەنانەت هێرشیان کردو سەر بنکەکانی ئیسرائیل. زۆر باشە. بەڕێز ڕیاض ئاماژەت بە قسەکانی ئاماژەی وەڵامدانەوەی حەسەن نەسڕڵڵا مینداری گشتی حیزبوڵای لوبنانی کرد کە گروپە عێراقیەکان هێرشی سەر بنکەکانی ئەمریکا دەکەن و دەستخۆشی لێیان کرد. ئایا ئەمە ئەگەری تێوەگلانی عێراق لەم شەڕە زیاتر ناکات؟ مەترسیەکان بۆ عێراق دوو هێنجە ناکات؟ من بەڕای من ئەوەی کە دیارە ئەمریکا فشاری زیاتری بەدەستەوەیە، دەتوانێت فشاری زیاتر بخاتە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی کە ئەو گروپانە کۆنتترۆل بکات و ڕێگەی نەدا جارێکی دیکە هێرش بکاتە سەر ئەمریکا. ڕەنگە ئەمریکا هێڕەشی ئەوەشی کردوێت کە سزای دارایی دەخاتە سەر عێراق و ئابووری عێراق، چونکە دەزانن کە ئێستا هەموو پارەی عێراق لە وڵاتی ئەمریکا هەناردە دەکرێت و لەوێەوە پارەی نەوت بۆ عێراق دێت. ڕەنگە ئەمریکا ڕەشی ئەوە کردبێت کە ئەو فشارە دەخاتە سەر عێراق. ئەمریکا پێم وایە کە پامێکی گاندۆ بە عێراق و هەڕەشەی کردووە، بەڵام لە بەرامبەردا بەرەی مقاومەی عێراقی ڕاستەخۆ بە حکوومەتەوە پەیوەست نین، فەرمان لە حکوومەتەوە وەرناگرن، هەروەها دەستیشیان لە دروستکردنی حکوومەتانیە. خۆیان بە حکوومەت نازانن و خۆیان بە بەشێک لە حکوومەت نازان، بەڵکو خۆیان بە بەشێک لە سەربەخۆ دەزانن و هێرشکردنە سەر ئەمریکا بەما فێکە ڕەوای خۆیان دەزانن، چونکە پێشتریش بینومانە لە ڕێگەی هێرشکردنە سەر بنکەکانیەوە ئاماژەوەیان دابوو کە هێرشکردنە سەر ئەمریکا ئەمانجێکی ڕەوایە، چونکە پشتیوانی سەرەکی ئیسرائیلە. پێیان وایە کە ئەمریکا ئەو کەسەیە کە لە پشتی زایۆنیەکان وەستاوە بۆ باشە. بەڕێز ڕیاض ئاماژەت بۆ کرد کە و گروپە عێراقیانەی هێرشی سەر بنکەکانی ئەمریکا دەکەن سەر بە حکوومەت نین و سەر بەخۆن، بەڵام ئەمریکا ڕاستەوخۆ پەنجەی تۆمەت بۆ ئێران ڕادەکێشێت کە و گروپانە سەر بە ئێرانە هێرشی سەر بنکەکانیان دەکەن. بۆچی ئەمریکا ڕاستەوخۆ سەبارەت بەم هێرشانە مامەڵە لەگەڵ ئێران ناکات؟ وەڵامێکی یەکلاکەرەوەی بۆ ئێران پێ نییە؟ بەڵێ، یانی مەبەست ئەوەیە کە ئەمریکا و ئێران بە شوەیەکی ڕاستەخۆ مامەڵە بکەن. وەڵامێکی یەکلاکەرەوەی بۆ هێرشەکانی گروپەکانی سەر بە ئێران بۆ سەر بنکەکانی نییە، دان بەخۆیان دەگرێت لەم بابەتەدا. پێم وایە کە ئەمریکا پێشترش ئێرانی ئاگادار کردوێتەوە، بەڵام لە لایەکی دیکۆ دەتوانین بڵێن گروپەکانی مقاومە سربەخۆی جۆرێک لە سربەخۆی هەیە لە بڕیاردا و ئێرانیش
تەداخلی بڕیارەکانیان ناکات ئێستا بەرەی مەقاومە خۆی بە عێراقی دەزانێت بە مافی خۆی دەزانێت بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێت کە ئەمریکا لە عێراق دەربکات ئەوان پێم وایە جۆرێک لە بڕیار لە ئێران وەرناگرن بەڵکو ڕاستەخۆ هەڵقوڵاوی ناو خۆی عێراقن پێیان وایە کە هەبوونی ئەمریکا لەناو عێراقدا دەبێتە هۆی ناسەقامگیری ئەمنی هەر لەبەر ئەوەیش کە ئەم هێزانە هێزێکی عێراقین ئامانجیان دەرکردنی ئەمریکایە بچونکە پێیان وایە ئەمریکا داگیرکەرە بنکەی هەبوونی بنکەی داگیرکەر باش نییە بەرەکانی مقامە پێیان وایە کە ئەم سەربازانەی ئەمریکا کە لە عێراقن تەنها ڕاوێژ ناکەن بەڵکو هێزی سەربازی شەڕ دەکەن ڕاوێژ دەکەن هەروها پێشیان وایە کە ئەمریکا بەهێزترین هاوپەیمانی باشە بەڕێز ریاض لە کۆتاییدا ئەگەر بپرسن بۆی دەریان بکەن لە عێراق و ئەمریکا ڕێککەوتنی استراتیژیان هەیە بەڵام پێشتر لە پەرلەمانی عێراقیشەوە پرۆژە یاسای دەرکردنی هێزەکانی بیانی بە تایبەتی ئەمریکا لە عێراق پەسەند کراوە ئایا عێراق توانای پاراستنی سەروەری وڵاتەکەی هەیە ئەگەر هێزی شەڕکەری بیانی ناو خاکی وڵاتەکەی بەجێ بهێڵێت بۆ نمونە ئەمریکا؟ بەڵێ بەبێگومان عێراق دەتوانێت ئاسایشی خۆی بپارێزێت بەڕێ سوودانیش باسی لەم بابەتە کردووە کەوتوێتی عێراق تەنە مەبەستمەوەی کە سوودانی پێشترم قسەی کردبوو ئاماژەی بۆدا بوو کە عێراق دەتوانێت لە بەهاوبەشی حەشتی شعبی و سوپای عێراق زۆر باش سەقامگیری وڵات بپارێزێت هەروها ڕوبەڕووی هەر کردەوەیکی تیرۆریستی بێتەوە جا لە داعشەوە بەیەخود لەلایەن گروپەکانی دیکەوە هەروها ئەوەی تێبینیمان کردووە لەلایەنێکی دیکەوە سوپای عێراق و حەشتی شعبی کۆمەڵێکی زۆر ئۆپراسیۆنی جۆریان کردو کە کاریگەری هەبووە بەسەر پاراستنی ئاسایشی عێراق بنکەکانی داعشیان وێران کردووە هەروها سوپای عێراق توانیوەتی کۆمەڵێکی زۆر گروپی تیرۆریستی سەرکوت بکات لە نێویاندا داعش و گروپەکانی دیکەش پێم وایە کە عێراق ئێستا دەتوانێت خاکی خۆی بپارێزێت دەتوانێت ئاسمانی خۆی پارێزێت لە هەر هەڕەشەیەکی دەرچی بەڵام مانەوەی ئەم جۆرە هێزانە بە تایبەتی هێزی ئەمریکا تەنها بۆ پاراستنی قوارەی جوولەکەیە چونکە ئەمە بیرکردنەوەی بەرەی مقاومە پێیان وایە هەبوونی ئەمریکا لە عێراق تەنها بۆ پاراستنی ئیسرائیل. بەڕێز ڕیاض وحێلی شۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.